ئاوهایش لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتە کۆمان بکاتەوە. ئامین. داواکارم لەخوای گەورە و میهرەبان ئەم دانیشتانە بکاتە مای کەفارەتی گوناهە زۆرەکانمان و ژیانمان پڕ بکات لە خێر و خۆشی بۆ دنیا و قیامەتمان. خۆشەویستان، بێگومان هەمومان کوردوەتەنی مردنی قەرزارین، هەمومان دەبێ بمرین. خوای گەورە دەفەرمێ كل من عليها فان، هەرچی لەسەر زەویە هەیە هەمووی دەبێ بمرێت. کەواتە ئێمە مردنێک لە پێشمانە و هەمومان پێی دەگەین. بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە چۆن دەمرین، بە پشتیوانی خوا کارێکی وەها بکەین لە ڕۆژی قیامەتە ئەم دانیشتنانە ئەو عیبادەتانی کە کردومانە دڵخۆشمان بکات، ببێتە هۆکارێک بۆی کە بەختەوەری دنیا و قیامەت بین. ئەگەر ئێمە لە دنیادا فەرمانی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکەین، ڕێز لە فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا بگرین صلی الله علیه وسلم، بە دڵنیاییەوە لە کاتی مردنمانە زۆر دڵخۆش دەبین. پێم خۆش بوو بە سەرهاتێکی واقعی باس بکەم کە پێی ئەڵێن کەراماتی پیاوچاک، کەراماتی ئەولیا. کەرامات ئەمەیە، کەرامەت واتە ڕێزی خوای پەروەردگار بۆ مرۆڤێک. ئەمە کەراماتە، نەکەوی قاچ و دەستی خەڵماچ کرێ سەجدەی بۆ ببرێ، ئەو کەرامەت نییە، ئەوە شیرک و تاوانە. ئیمامی ڕێبعی کوڕی حیراش یەکێکە لە زاناکانی تابعین، یەکێکە لە قوتابیەکانی ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ و ئیمامی عەلی و کۆمەڵی سەحابەی تر، قوتابی سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. ئیمامی ڕێبعی کوڕی حیراش دەفەرمێ ئێمە سێ برابووین. ئەم ئەثەرە، ئەم بەسەرهاتە ئیمامی بەیهەقی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ بەسەرهاتێکی سەحیحە، ئەوەی شارەزایی لە حەدیثە هەبێ گومانی لە ڕاستێتی ئەم بەسەرهاتە نییە، ئەوەی کە شارەزا بێ لە حەدیث. و ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ سەحیحە و گومانی تێدا نییە. دەفەرمێ ئێمە سێ برابووین. ڕێبعی کوڕی حیراش دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ کە تابعینە و کوڕی خواناسان و پیاوچاکان بوونە، ڕەحمەتی خوای لێ باو باپیریشیان پیاوچاک بۆ ڕەحمەتی خوای لێبێت. دەفەرمێ ئێمە سێ برابووین، بەڵام برادەرێکمان هەبوو. ئەم سێ برایە یەکێک لە براکانم ناوەڕاستی نەمان، واتە لە ناوەڕاستی ئێمەدا بوو. ئێمە سێ برابووین، برا ناوەڕاستینەکەمان کە ناوی مەسعود بوو ڕەحمەتی خوای لێبێ. ئەم برایەمان لە هەمومان زیاتر عیبادەتی بۆ خوا دەکرد، لە هەمومان زیاتر بە ڕۆژوو دەبوو، ڕۆژووی سونەت. لە هەمومان زیاتر خواناز بوو، قورئان خوێن بوو، ئەهلی تەقوا بوو. ئێمە سێ برابووین، بەڵام ئەو لە هەمووی چاکتر بکە ناوی مەسعود بوو ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ڕێبعی کوڕی حیراش کە ئیمامی ذەهەبی لە وەصفی ئەفەرمێ الئیمام القدوة الوەلی الحافظ الحجة، یعنی ئیمامی ڕێبعی یەکێک بۆ لەوانەی پێڵێن حافظ. حافظ مەسی نابینا نییە، حافظ پلەیەکی زۆر بەرزە لە عولەمایەتیە، هەموو کەسێ پێی ناگە ڕەحمەتی خوای لێبێ. دەفەرمێ ماوەیەک ڕۆشتم بۆ سەفەرێک کە گەڕامەوە، وتیان ئەی ڕێبعی بگە بە براکەت مەسعودی برات لە سەرە مەرگایە بۆ ئەوەی بیبینیت، چونکە تۆ ماوەیەکە لە ماڵ نیت و بزر بوویتە. ئەفەرمێ منیش بە سەریعی ڕۆشتم، کاتێک کە گەشتمە ئەو شوێنی براکەمی لێیە، مەسعودی برام ڕەحمەتی خوای لێبێ، تەماشا دەکەم براکەم وەفاتی کردووە و قماشێک پەڕۆیەک دراوە بان لاشە و دەموچاویدا. ئەو ڕۆژەمان لە پێشە بەلای بەڕێزم، ڕۆژێک دێت دامانە پۆشن، تەنانەت دەموچاویشمان بە کەڵکی ئەوە نایە خەڵکی بیبینێ، ترس ناکەین، بەخوا کەس ناوێت لە تەنیشت تۆ بخەوێ، چونکە مردن زۆر قورسە، موسیبەتێ زۆر گەورەیە، زۆر قورسە، ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی. کاتێک کە ڕۆشتم تەماشاکەم داپۆشراوە، چونکە وەفاتی کردووە. ئەبێ داپۆشرێ، نابێ خەڵکی دەموچاومان ببینێت، چونکە خەڵکی لێمانە تەرسێ. ئەو مرۆڤەی کە
دانیشتین لەگەڵیا کە کاتێ بۆ جەنازە لێ ترسین کێ ئەتوانێت لەگەڵ جەنازەیەکا بخەوێ زەحمەتە بەخوا بۆیە ئەو ڕۆژە لە پێشمانە دەفەرمێت منیش لای سەریەوە دانیشتم ئیمامی ڕەبیعی دەفەرمێ لای سەری مەسعودی برامەوە دانیشتم دەستم کرد بە گریان گریام زۆر گریان بۆ براکەم چونکە براکەمان لە هەمومان چاکتر بوو لە هەمومان خواناستر و بە تەقواتر بوو بەڵێ قوتابی سەحابەیە قوتابیەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خواناسە وەکو ئێمە ئیمانی ضعیف نییە بەڵام لێرە سبحان الله شتێکی سێر ڕوو ئەدات ئەفەرمێ بەدیار سەری وەدانیشتم بووم دەگریام کاتێکم زانی مەسعودی برام جەنازەی مردووە ئەمە بەسەرهاتێکی سەحیحە گومانێکیانی ئەمە کەراماتی ئەولیایە ئەمە کەراماتی پیاوچاک بۆ عولەمایان زۆر باسێکن ڕەحمەتی خوایان لێبێت ئەولیای خوا ئەمانن ئەفەرمێ کە داپۆشرابوو کاتێکم زانی براکەم مەسعودی برام بەدەستی پەڕۆکەی لەبات دەمونچاوی لابرد مردووە پێڵێن من عاشە بعد الموت کەسانێکە بوونە چەندەها کەسر ئاوە بۆ سبحان الله چەند دقەی ژیاون و وەفاتیان کردووە بەسەراتەکەی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە کە کابراکە مانگاکەیان سەربڕی ئەوش زیندوو دوایی وەفاتی کرد ئەو شتانە ڕوو ئەدات بەڵێ شتانە ڕوو ئەدات دەفەرمێ لەبان دەموچاوی پەڕۆکەی لابرد و فەرمی ئەسەلام عەلەیکم سەلامی خواتان لەسەر بێ فەرمی ئێمە گریان کە سوکارەکەی دانیشتین ئەگریاین مەسعودی برام پەڕۆکەی لەبان دەموچاوی لابرد وتی سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێ ئەڵێ وتم ئەی براکەم دوای مردن تۆ قسە دەکەی دوای مردن تۆ زیندوو بوویتەوە وتی بەڵێ وتی براکەم ئەی ڕەبیعی برام ئەی خزمەکانم إني لقيت ربي فلقيني بروح وريحان ورب غير غضبان والله مزگەنیتان لێبێ دوای مردنم گەیشتم بە خۆشی و بە شادی و بە ڕەحمەتی خوا والله گەیشتم بە بۆنی خۆشی بەهەشت گەیشتم بە خوای پەروەردگار والله خوای گەورە لە من تووڕە نەبوو خوا زۆر لە من ڕازی بوو لە من تووڕە نەبوو چونکە لە دنیادا بەندەی خوا بوو گەشتم بە خوایە کە زۆر بە ڕەحم بوو لەگەڵمدا لێم تووڕە نەبوو زۆر لە من ڕازی بوو بەڵێ ئەمە کەراماتی ئەولیا و پیاوچاک خۆشەویستان با ئێمەش کارێک بکەین بە ئیزنی خوا لە کاتی مردن لە پێش هەمومانە ئینسانی ئیماندار کاتێک کاتی مردنی هات مەلایکە پێی دەفەرمێ ئەی ڕۆحە پاکەکە کە لە لاشەیەکی پاکدا بووی دەرچۆ بۆ لای ڕەحمەتی خوا بۆ لای بۆنی بەهەشت دەرچۆ دەرەوە ڕەحمەتی خوا لەسەر تۆیە دەرچۆ دەرەوە ئەی ڕۆحە پاکەکە خوای گەورە لە تۆ تووڕە نییە لە تۆ ڕازیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەتا ڕۆحەکەی دەرەچێ بەردەوام پێی دەڵێن خوا لە تۆ ڕازیە دەرچۆ دەرەوە بۆ لای ڕەحمەتی خوا بۆ لای لێخۆشبوونی خوا بۆ بەهەشتی خوای پەروەردگار بەڵێ ئیمامی مەسعود فەرمی بەڵێ گەشتم بە خوای پەروەردگار خوای پەروەردگار زۆر لە من ڕازی بوو و دەفەرمێ خوای گەورە جلێکی سەوزی حەریر و ئاوڕێشمی لەبەر من کرد تەنک و ئەستور هەردووکی کە لە قورئانە باس کراوە جلی حەریر و ئاوڕێشم لەبەر کرا هەم تەنک و هەم ئەستوریش هەردووکی بەڵێ بۆیە فەرمی وإني وجدت الأمر أيسر مما تحسبون ثلاثا سێجار فەرمووی براکەم دەور و بەرەکەم الحمد لله قیامەت زۆر لەوە ئاسانتر بوو کە من لێی ترسام بەڵام بۆ کەسی ئیماندار بۆ ئیمان زەعیفی وەک ئێمە نا بۆ کەسێک کە بەڕاستی بۆ خوا ژیا بێ هەتا زیاتر عیبادەتی خوات کردبێ قیامەت لەسەر تۆ ئاسانترە بەڵام ئەوە نایخوا من دڵم پاکە کردەوەکەت پاکە یا پاک نییە ئەوە گرنگە قسەکانت پاکە یا پاک نییە بەڵێ دەفەرمێ الحەمد لله زۆر ئاسان بوو لەسەر من مردن لەسەر من زۆر ئاسان بوو و فەرمووی سێجار فەرمووی براکانم خزمەکانم چاکە بکەن بەردەوام بن سارد مەبنەوە
ئیهمال مەبن، تەمبەڵ مەبن لە عیبادەتی خوادا. ئەمە وەسیەت و ئامۆژگاری منە بۆ ئێوە. من گەشتم بەخوا، خوا لە من ڕازی بوو، وەڵڵا جدی حەریری لەبەرکردم. ئیماندار ڕۆشت، کەسانێکی زۆرێ بۆ خۆیان ڕۆشتن بۆ بەهەشت، خۆزگەمان پێیان بێ. ئەم ژیانە کورتەی دنیایان کردە هۆکارێک بۆ بەختەوەری هەتاهەتایی، کەسانێکی شەی ئەم ژیانە کورتەیان کردە هۆکارێک بۆ بەدبەختی هەتاهەتایی. جا بۆیە دوای مانگی ڕەمەزانیش ئاگات لە عیبادەت و خواپەرستیەکان بێ، سارد مەبەرەوە، سارد نەبیتەوە لە عیبادەتی خوا. ئەگە پێت خۆشە لە کاتی مردن تا دڵخۆش بی، چونکە مردن سەرەتای هەموو خۆشیەکە بۆ ئیماندار. دەفەرمێ ئیمامی مەسعود فەرمی ڕەحمەتی خوا لێ، مەسعودی کوڕی حیراش فەرمی وەڵڵاهی گەیشتم بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵاهی پێی گەیشتم، پێغەمبەری خوام بینی صلی الله علیه وسلم. براکانم، خزمەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێندی خوارد، فەرمی سوێن بەخوا هەتا تۆ نەیری ناڕۆم، چاوەڕێی منێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە فەرمووی دەی بەعەجەلە بمشارنەوە و دفنم بکەن. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم سوێندی خواردووە کە گەشتمە خزمەتی، فەرمی وەڵڵاهی ناڕۆم هەتا تۆ نەی، چاوەڕێی منێتی. دەی بەعەجەلە کفنم بکەن و بمشارنەوە و بمخەنە ژێر خۆڵەوە، چونکە خوایەک جلی حەریری لەبەر من کردووە، لێم ڕازیە. خۆشەویستی خوا چاوەڕێی منێتی صلی الله علیه وسلم. دنیا چی قیمەتێکی هەیە؟ بەڵێ دەفەرمێ ئێمەش براکەی خۆمان کە ئەو قسەی کرد، فەرمی دەی بەعەجەلە بمشارنەوە و حازرم کرد بۆ قەبرەکەم. ئەفەرمێ وەڵڵاهی کە ئاوێ دەخەیتە ناو گۆمێکەوە، ناو بەردێک، ئەمە ئاوێکی گەورە دامان ناو گۆمێکە، ئەم ئاوە کاتێککە بەردێکی تێ فڕێدێ چی لێ دێ؟ یەکسەر نقم نابێ بێگومان. وەڵڵاهی چۆن بەردێک بکەیتە ناو ئاوێکەوە چەندێکی پێچیە، ئەوەندەی پێچوو براکەم ڕۆحی دەچوو، ڕۆحەکە ڕۆشت. هەر ئەو قسەی چەند قسەیەکی بۆمان کرد و ڕۆشت تەواو. بەڵێ ئەمە بەسەراتێکی سەحیحە، هیچ گومانێکی تێدا نییە، ئەمە کەراماتی ئەولیایە 100% باوەڕمان پێیەتی. بەڵام کەس بە شەریکی خوا نازانین. بۆیە خۆشەویستان، ئەم بەسەراتە کە باسمان کرد ببێتە دەرز و عیبرەت و ئامۆژگاریەک بۆ ئێمە. ئەگەر ئێمە خواناس بین، مردن سەرەتای هەموو خۆشیەکە بۆ ئێمە. لە دوای مردنمان دڵخۆش دەبین بە پشتیوانی خوا، دەگەین بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، دەگەین بە خۆشەویستەکان و ئازیزەکانمان کە لە پێش ئێمە مردوونە. بەڵێ یەکێ پیاچاکان دەفەرمێ لە خەومدا پێغەمبەری خوا هاتە خەوم صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەردا بۆ ڕەزای خوا لێبێ، لەگەڵ چەند سەحابەیەک. دەفەرمێ سەلامم لێ کردوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چاوەڕێی کێتە لێرەدا وەستاوی؟ فەرمووی چاوەڕێی بوخاریمە. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ شەوەکەم دیاری کرد، چی کاتێکی شەو بوو، دیاریم کرد فلان شەو لە فلان کاتە. دوای چەند ڕۆژێک هەواڵمان بۆ هات ئیمامی بوخاری وەفاتی کردووە ڕەحمەتی خوای لێبێت. ئەڵێ وتم چی کاتێک بووە؟ ئەو کاتێک کە من خەوەکەم تێدا بینی بوو، هەمان کات و هەمان شەو ئالەو دەقەدا ئیمامی بوخاری مردوو ڕەحمەتی خوای لێبێ، لە شەوی جەژندا، جەژنی ڕەمەزان، ڕەمەزانی تەواو کرد، شەو وەفاتی کرد، لە ڕۆژی جەژنی ڕەمەزانە ناشتیان ڕەحمەتی خوای لێبێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم چاوەڕێی بوخاریمە. والله ئەگەر ئێمەش خواناس بین، شوێنی سنەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم، بە دڵنیاییەوە لە دوای مردنمان خۆشەویستی خوا چاوەڕێمان دەکات صلی الله علیه وسلم. خوا لەوە خۆشتر هەیە خۆشەویستی خوا ببینی صلی الله علیه وسلم، باوشی پێدا بکەین. ڕحمان بە قوربانت بی. خوا دوای مانگی ڕەمەزان خواتان نەبیر نەچێت، خواتان نەبیر نەچێت، چونکە ڕۆژێک دی ئەگەڕێن بەردەمی محاسبەتان دەکات لەسەر هەموو شتێک. واللهی تا مەزرۆی بینینی خوای پەروەردگارین، تا مەزرۆی بینینی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم و سەحابە و پیاوچاکانین. والله ئەگەر خواناز بین، بە دڵنیاییەوە خوای گەورە بێدڵیمان ناکات. داواکەم لە خوای گەورە میهرەبان، یا ڕەبی خوایە لە کاتی مردنمانە
مزگەنی بەهەشتمان پێ بدرێت خوای لەو بێکەسێدا لەو ناڕەحەتی و گیانەڵەدا خوای ڕەحمان پێ بکە خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕە شەوێک ڕۆژێک کاتێ بمامرێنە خۆت لێمان ڕازی بی یا ڕەبی خوای لە دوای مردنمان هەموو خۆشی و شادێک بڕژێنی بەسەرمانە خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی خوای گیان لە بەهەشتا کۆمان کەیتەوە ئەوانەی کێشە و مشکیلانێ خوایە بۆیان حەلکەی ئەوانەی ناخۆشیان لەسەر خوایە لەسەریان لای بەری ئەوانەی منداڵیانێ خوای منداڵەکانیان ساڵحکەی ئەوانەی منداڵیان نیە خوای منداڵی جوان و چاکیان پێ بەخشی یا رب العالمین یا ربی خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی تاوانبارن وەکو ئێمە خوای لە گوناهەکانمان خۆش بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين